ڕۆژێکی سارد و سەرمایە لەگەڵیشیدا نمە نمە باران دەبارێت، بەڵام نە باران و بەفری زستان نەگەرمای هاوین ڕێگرنین لە بەردەمی تا نەچێت بۆ گۆڕستان. هیچ ڕۆژێک نییە لەم گۆڕستانە پشتیوانی تەمەن 35 ساڵ نەبینیت. هەرکە عەسردادێت تا درەنگانی شەو پشتیوان لە تەنیشت گۆڕێکەوە دەمێنێتەوە کە گۆڕی دایکێتی. 8 ساڵە نەسرین کۆچی دوایی کردووە، پشتیوانیش لە دوای مردنی دایکەوە ماوەی 8 ساڵە ڕۆژانە بەبێ دابڕان دەچێتە سەر گۆڕەکەی و نزا و پاڕانەوەی بۆ دەکات. جاروباریش گۆڕەکەی ماز دەکات. ئەمە چێ ئێمە قەبری چێە؟ نەسرین چی تووە؟ چی توە نەسرین دایکتە؟ هەدی ماڵتان لەکوێیە؟ لە ئیسکەنە. لە ئیسکەن. تو هەم ڕۆژێ دێ سەر قەبری دایکت؟ هەموو ڕۆژێ دەی؟ دێرە چی دەڵێ؟ دوعا دەکەی؟ دەڵێی چی؟ نەخوات خۆش بێ. خوای گەورە لێی خۆش بێ؟ دایکت خۆش دەویست؟ هەموو ڕۆژێ هەڵمان چێگەی؟ هەموو ڕۆژێک کە دێتە سەر قەبری داچی دری مرتاح دەبی لێ دادەنیشی دەمەگا سەری پێ بە قەبرەکەیەوە دەکا وەختی داچی ویلایەتیە دەنا پێشتر نەداهاتە سەر قەبرە. پشتیوان ڕۆژانە زیاتر لە 5 کیلۆمەتر دەبڕێت تا سەردانی گۆڕی دایکی دەکات. هەرچەندە سەرەتا ماڵەوەیان ڕێگر بوون لەو هاتوچۆیی پشتیوان بۆ سەرگۆڕی دایکی، بەڵام ڕێگریەکەیان ژیانی پشتیوانی لە ڕووی دەرونیەوە خراپتر کرد، بۆیە ئێستا ئازاد